إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر وما أدراك ما ليلة القدر والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى خوشکانی ئەنجومەنی سۆران بە هاوکاری لەگەڵ خوشکانی ڕێکخراوی و قوتابیان هەڵسان بە کردنەوەی خولێکی هاوینە بۆ کچانی تەمەن 7 ساڵان تاوەکو 15 ساڵی کە لێرە نزیکەی 50 بەشداربوومان هەبوو کە لێرە هەر یەک لەوانەکانی ژیاننامەی پێغەمبەر و پەروەردەی منداڵی موسڵمان و قورئان و کانیاوی ڕەوان بوو. سوپاس بۆ خوا توانیمان ئەم خولە بەسەر کەوتووی و بە بێ کەم و کورتی بەڕێوە ببین. سوپاسی قوتابیانی شەکەم کە هەمویان بە زۆر بە گەرموگوڕی پێشوازیان لەو خولە کردویان توانیان تێدا فێرە ئادابەکان و فێری قورئانیش ببن. بنای خوای گەورە میهرەبان سەرەتا دەمێت زۆر سوپاس مامۆستاکانی ئێرە بکەم بە ئێمە هیلاک بوون. پێغەمبەرمان عیسا صلی الله علیه وسلم پرسیار لە خودای گەورە دەکات دەڵێ بۆچی ناخوێ، خودای گەورەش وەڵامی دەداتەوە و فەرمان دەکات دەڵێت یەک گڵاس ئاو بخە سەر دەستت، پێغەمبەر عیساش دەخاتە سەر دەستی و ناخەوێت، خەوی لێ دەکەیت و بەرداغە ئاوکە لە دەست بەردەبێتەوە، بەرداغە ئاوکەش دەشکێت. خودای گەورەمان دەفەرموێت بە سوێندی گەورەی خۆم بە داکە گەورەی خۆم ئەگەر من یەک ترکەش بخەوم ئاگام لە بەندەکەم نامێن زەوی و ئاسمان لەگەڵ بێگری. فێری زۆرش بوومە دەمێت زۆر سوپاسەکانی مامۆستا ئێرە کە فێری قورئان بوومە، فێری پەروەردەی جوان بوومە. سەرەتا دەستخۆشی لە ئێوە دەکەم کە هاتون بۆ ئێرانە. دەمەوێت دەستخۆشی لە یەکەیەکێ مامۆستایان بکەم کە ئەم هەلەیان بۆ ئێمە ڕەخسان کە فێری تەواوی قورئانی پیرۆز ببین و کاتەکانمان بە فیرۆ نەدەین، بە باشترین شێوە فێری قورئانی پیرۆز ببین و خوێندنەوەی و هەروەها دەمەوێت دەستخۆشی لە ئەنجومەنی دادگەری کۆمەڵ بکەم. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب. سەرەتا بەنای خوای بەخشندە و میهرەبان زۆر سوپاسی مامۆستاکانی خولی خاوینەی کچان دەکەین کەوا زۆر بە ئێمەوەی ماندوو بوون و زۆر یارمەتی ئێمەیاندا لە فێربوونی قورئان و پەروەردە و شۆرنەتی دەربڕینی پیتەکانی قورئانی پیرۆز و هەروەها خولێکی زۆر باشە. خۆم ئەمە سێمین ساڵمە لەم خولێک دەبم. خولێکی زۆر باشە و زۆر سوپاسی مامۆستاکان دەکەین کەوا زۆر یارمەتی ئێمەیانداوە لە هەموو بابەتەکاندا. دوو دزوم خوێندیە، ئەوە سێمین دزووە ئینشاڵڵاوە خەڵاسی دەکەین. سەرەتا بەنای خودای گەورە میهرەبان دەستخۆشی لە گشت مامۆستایانی ئەم خولە دەکەم کە توانیمان ئەم هاوینە بە فیرۆ نەدەین، زۆر یارمەتیان داوین. چەند سوودێکمان لەو خولە وەرگرتووە کە ئەوانیش وەک پەیامەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم گشت فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لێرە چەند قورئانیشمان خوێندووە. بەڕاستی مامۆستاکان گەلێک باشن لەگەڵمان و زۆر سوپاسی کەناڵی پەیامیش دەکەم کە ئەزێتیان کێشاوە هاتن بۆ ئێرانە. أعوذ بالله من الشيطان الرجيم.
بسم الله الرحمن الرحيم ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون ألا يظن أولئك أنهم مبعوثون ليوم العظيم يوم يقوم الناس لرب العالمين